دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەی نێوانیان لە هاوینە هەواری دوکان بە سەرپەرشتی باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕاگەیاندراوێکی هاوبەشیان سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکەی نێوانیان بڵاو کردەوە. بەپێی ڕاگەیاندراوەکە هەردوولا لە کۆبوونەوەکەدا لەسەر چەند پرسێک ڕێکەوتون. لە بەرگەی یەکەمی ڕاگەیاندراوەکەدا هاتووە هەردوولا کۆک بووین لەسەر جێبەجێکردنی ناوەڕۆکی ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و پارتی کە لە 4 ئاداری ساڵی ڕابردوو ئیمزا کراوە و لە هەموو ڕوویەکەوە بەگشتی و بەتایبەتی لە بابەتی پەرلەمان و حکوومەت بە شێوەیە کە هاوکاری حکوومەت و ئۆرگانەکانی بێت بۆ سەرکەوتن بەسەر ئەو دۆخە تەندروستەی کە پەتای کۆڕۆنا دروستی کردووە و هەروەها باشترکردنی باری ئابووری و گوزەرانی هاوڵاتیان. بڕگەی دووەمی ڕاگەیاندراوەکە تەئکید لەوە دەکاتەوە هەردوولا کۆک بوون لە پشتیوانیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکومڕانی لە سەرتاسەری کوردستان. بۆ ئەماش بە پەسەند زانرا ڕێکەوتنی ئیداری نێوان هەردوولا جێبەجێ بکرێت و هەروەها لە هەر شوێنێک گرفتێک بێتە پێش بە تەفاهم و هاوکاری نێوان هەردوولا بە ڕەچاوکردنی لایەنە بەشدارەکانی تر لە حکوومەت چارەسەری بۆ بدۆزرێتەوە و هەروەها شۆڕکردنەوەی بۆ تەواوی دەڤەرەکان لە ئایندەدا. بڕگەی سێمی ڕاگەیاندراوەکەی وەفدی یەکێتی و پارتی تایبەتە بە ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندنی هەردوولا و باز لەوە دەکات ڕاگەیاندنی هەردوولا خۆیان بە دوور بگرن لە شێوازی نووسین و بڵاوکردنەوەی گرژ و زبر لە هەموو جۆرە کەناڵەکانی ڕاگەیاندن. ڕاگەیاندراوەکەی وەفدی یەکێتی و پارتی لە بڕگەی چوارەمدا ئاماژە بە پێویستی جێبەجێکردنی ڕێکەوتنی پێشووی نێوانیان دەکات و دەڵێت هەردوولا کۆک بووین لە پەلەکردن بۆ جێبەجێکردنی بڕگەی ئەلف لە خاڵی شەشەمی ڕێکەوتنی سیاسی نێوان هەردوولا. بۆ ئەم مەبەستەش لیژنەی تایبەت و پسپۆر لە هەردوولا پێک دێت بۆ یارمەتیدانی حکوومەتی هەرێمی کوردستان و زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سەبارەت بە نزیکبوونەوەی وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق چۆنەتی بەشداری هێزە کوردیەکان لە بڕگەی پێنجەمی ڕاگەیاندراوەکەدا هاتووە بۆ هاوهەڵوێستی هەردوولا کۆک بووین کە دەستگاکانی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە هاوبەشی و باڕاوێژ لەگەڵ تیمی هەردوولا لە حکوومەت و ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیراسەی بابەتەکە بکەن و پێشنیاری گونجاو بدەنە هەردوو مەکتەبی سیاسی. لە بەرگەی شەشەم و کۆتایی ڕاگەیاندراوەکەی یەکێتی و پارتیدا ئاماژە بەوە دراوە بۆ سوود وەرگرتن لە کات و زووتر جێبەجێکردنی بڕیارەکان بڕیاردرا کۆبوونەوەی فراوانی هەردوو مەکتەبی سیاسی لە داهاتوویەکی نزیکدا لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە هەولێر ئەنجام بدرێت.